بەڕێز و خۆشەویست وا بڕیارە سبەی پێنجشەممە پەرلەمانی عێراق بۆ متماردان بە کابینەی نوێی حکوومەتی عێراقی کۆبوونەوەیەک ئەنجام دەدا و ئێستاش دیارنیە لایەنە کوردیەکان چۆن بەشداری کابینەی حکوومەتی عێراق دەکەن ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان باس لە بەشداری کورد و بۆچوونی کۆمەڵی ئیسلامی لەبارەی بەشداری کورد و پێکێنانی کابینەی حکوومەتی عێراق دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. چاوەڕوان دەکرێت سبەی پێنجشەممە دانیشتنی ئاسایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەنگدان لەسەر بەخشینی متمانە بە کابینەی نوێیەکەی حکوومەت ئەنجام بدرێت. لەو بارەیەوە محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق داوای لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کرد کە لە دانیشتنی پێنجشەممەدا دەنگ لەسەر بەخشینی متمانە بە کابینەی نوێیەکەی حکوومەت بدەن. محەممەد تۆفیق عەلاوی لە تویتەر بڵاوی کردەوە کە سبەی پێنجشەممە دەنگ لەسەر یەکەم کابینەی حکوومەت دەدرێت کە وەزیرەکانی کەسانی سەربەخۆ لێ هاتوو دەستپاکن و ماف بۆ گەلوشکۆ بۆ عێراق دەگێڕنەوە. ڕاستپێدراو بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق ئەوەشی نووسیوە سبەی وادەی دیداری کەسانی بەشەرەفە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و ئەو خاوەن هەڵوێستە نیشتیمانیانی کە خۆڕاگر بوون لە بەردەم بەرەنگاریە گەورەکان و لەگەڵ گەلدا کە بەرگری لە خۆی کردووە. محەممەد عەلاوی کابینەکەی لە 19 وەزارەت و وەزیرێکی دەوڵەت پێک دێت. ناوی کاندیدەکانی ڕەوانەی پەرلەمانی عێراق کردووە. هەرچی پشکی هەرێمی کوردستانیشە لە کابینەکەی کە پێگاتون لە وەزارەتەکانی دارایی و بازرگانی و وەزارەتی داد و وەزیری دەوڵەت بۆ کاروباری هەرێم و هەروەها وەزارەتەکانی ناوخۆی عێراق کە پشکی شیعەکانە بەبەتاڵی جێڵدراوە. وا بڕیارە سبەی دانیشتنی ئاسایی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان بە کابینەی عەلاوی بەڕێوە بچێت. بەڵام تاوەکو ئێستا لایەنە کوردیەکان و بەشێک لە سوننەکان لەسەر دیاریکردنی شێوازی کاندیدەکان ڕێنەکەوتون. بە پێی زانیاریەکان لایەنە کوردیەکان سوورن بۆ ئەوەی خۆیان کاندیدەکانی پشکی کوردی دیاری بکەن لە کاتێکدا لەلایەن محەممەد عەلاوی داواکاریەکەیان ڕەتکراوەتەوە. کاندیدی سەرۆک وەزیرانی عێراق کارنامەی کابینەکەی ڕەوانەی پەرلەمانی عێراق کردووە. بە پێی زانیاریەکان لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی عێراق تەنیا باسی چارەسەرکردنی کێشەی نەوتی هەرێمی کوردستان کراوە، بەڵام مادەی 140 کێشەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هیچ ئاماژەیەکی پێنەدراوە. ئەمە لە کاتێکدا موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند گەندەڵەکان نوێنەرایەتی شیعە و سوننە و کورد ناکەن. لە پەیامێکدا لە تویتەر موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر ڕایگەیاند شیعە و سوننە و کوردی عێراقی گیرۆدەی دەستی تاقمێک سیاسی گەندەڵن کە بانگەشەی ئینتیمابوون بۆ ئەم پێکاتانە دەکەن، بەڵام نە سیاسیە گەندەڵەکانی شیعە نوێنەرایەتی شیعە دەکەن و نە سیاسیە گەندەڵەکانی سوننە نوێنەرایەتی سوننە دەکەن و نە سیاسیە گەندەڵەکانی کوردیش نوێنەرایەتی کورد دەکەن. کۆبوونەوەی نائاسایی پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی عەلاوی پێویستی بە ئامادەبوونی 166 پەرلەمانتار هەیە لە کۆی 329 پەرلەمانتار و لە ئێستاشدا زیاتر لە 170 پەرلەمانتار ئامادەی خۆیان بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکەی پەرلەمان دەربڕیوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین تێڕوانینی ئێوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی و بەشداری کورد تێیدا وەکو کۆمەڵی ئیسلامی چییە؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس. طبعا یعنی بێ بگەڕینەوە سەرەوەی کەم وەزای عێراق یا بڵین کابینەی نوێی محەممەد تۆفیق عەلاوی بەرەنجامی ینی خراپی حکومڕانی دۆخی عێراق و ناڕەزایی
شەقامی عراقیە لە کابینەیەک لە دوای یەکەکان و دو هەمین کابینەی عادل عەبدولماجیدیش کە نەیتوانی گرفتەکانی با بڵین ئەوەی پەیوەستە لانی کەم بە مافی خەڵک و هاوڵاتیانی چارەسەرکاوە نەیتوانی ڕوبەڕووی گەندەڵ بێتەوە لانی کەمی ئەو چێشانە چارەسەرکە کە ئەکرێ شەقامی عراقی ڕازی بکەن. ئەم کابینێش تەمان لە بارودۆخێکی سەخت و دژواردا دروستە بێ و ئێستا شڕون نییە کەم کابینەیە دوای ئەوەی کە متمانەش بەدەستهێنێ ئەتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە کە لە بەردەمیەتی واتوانێت و دۆخە تێپەڕێنێکە عراق تێیدایە و ئەتوانێ ینی هەم لە ڕووی هەموو قەیرانە قوڵانەی لە عێراقان بە قەیرانە سیاسیەکەی لە نێوان پێکاتەکانی عراق و هێزە سیاسیەکان قەیرانە داراییەکەی کە عراقەتی و قەیرانە و قەیرانی بێ متمانەی نێوان حکومڕانان و جەماوەرکە ئەمە ڕەنگە گەورەترین قەیران و قوڵترین بێەوە وێڕای دەستێوەردانی ئیقلیمی و نێودەوڵەتی لە عێراقدا کە بە قوڵی هەیە ئەمانە هەموو ئەو بربەستانن کە لە بەردەمی ئەو حکوومەتن ئەو حکوومەتە ئێستا تەمەلانی کەم وێنەی یا با بڵین پەیکەری کابینەکە دەرکەوتووەوە جگەلەوەی کابینەکە و عەلاویش لە بەردەم تاقیکردنەوەیکی سەختدایە و عێراقیش لە بەردەم قۆناغێکی سەخت و دژواردایە ئەمێنێتەوە سەرەوەی کورد مەسلەی بەشداری کورد تێمە بەشێک پێکاتێکی گرنگی عراقین و چ لە ڕووی دەستوری چ لە ڕووی نەتەوەی دووەمی عراق کورد مافی خۆی نییە نەک مافێتی بەشدار بێ بگرە کورد ینی هیچ کابینەیەک و هیچ حکوومەتێک لە عێراقدا بەبێ بەشداری کورد ناتوانێ ینی وەکو چۆنەڵێ پایە ئەساسیەکانی هەموو حکوومەتێکی عراقی بریتە لە شیعە و سوننەوە کورد و هیچ کاتێکێکی لەو پایان لە حکوومەتەکەدانەوە بە تەکید حکوومەتەکە لا سەنگە بێت و مەسلەی بەشداری کوردیش ئێمە خۆتەزانی تەبان کورد لە حکوومەتێک لە دوایەکەکانی بەغدا بەشدار بووە بەڵام ئەم بەشداریە چەند بەشدارێکی نەتەوەیی بووە تەمسیلی هەموو هێزوو لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستانی کردووە چەندیش تەمسیلێکی حزبی بووە و نوێنەرایەتێکی حزبی کردووەوە زۆر جار سەرکەوتوو نەبووە لە بەدەستێنانی مافە دەستوری و نەتەوەیەتەکان و بابەتێکی کە بێەوە بتوانین لە بەشی بەرنامەکۆی کە وتت پێشتر مەسەلەن هەموو جارێک دەوڵەتی بڵێن حکوومەتی عێراقی لە نێوان کورد و سوننە و شیعە پێکاتەوە ینی ئەم جارە پێدوانی ئەم کابینە ئەمە تێپەڕێنێ ناتوانانی ئەم قۆناغەش تێپەڕێنێ حکوومەتێک بێت ینی ڕەچاوی ئەوە نەکرێ یاخود ناکرێت لە عێراقدا بنەوەس ڕەچاوی پێکاتی سوننە کورد شیعە نەکرێت من پێم وایە یەکەم کە ناکرێت دوو ناشیانەوێت ینی ئەوە نییە بیانەوە حکوومەتی عێراقیش و کابینەکەیشی و محەممەد توفیق عەلاویش ناوێت ئەمە بکە و ئەوانیش باشە زانن کە ینی وەنەشیان هیچ تەسریحێکیش نییە لەوەی کە بیانەوەی کورد بەشدار نەبێ یا تجاوزی کورد بکەن و مە تێپەڕێنن نا ینی عێراق لەسەر ئەم شتێکی دەستوریە ینی خۆتەزانی عێراق لەسەر جگەل لەوەی کە لە ڕووی واقعیەوە ئەم پێکاتانی تێداوە لە ڕووی دەستوریشەوە حکوومەتێک هەموو لایەنەکان تێیدا بەشدار نەبن و بە مانای کە جارە هیچ ئەگەر بێنی شتێکی قانونیش بێ بە یاساییش بکرێەوە بەتاکی دەتوانی زانیتی ئیستقرار دروست ناکە و واقعێک دروست ناکە لە عێراقدا کە لانی کەم ئەم حکوومەتە بۆیە دروستە بێ تەجاوزی کێشەکانی ڕابردووکانەك کێشەیەکی گەورەتری ڕۆبەڕوو بێتەوە کە حکوومەتەکانی کەشنیان بۆ من پێم وایە نا هەوڵ هەیە بۆ ئەوە نا ئەشکرێت ینی بە تەکید ناکرێت کورد تێپەڕێندرێ ناوەی هەیە ئێستا ڕەنگە خلافێک بێ لە نێوان شێوازی دیاریکردنی نوێنەرە کوردەکان لە حکوومەتدا لە بینی هێزە کوردستانیەکان و ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەتەکە محەممەد توفیق عەلاوی باشە بەزۆکو کۆمەڵی ئیسلامی ئێوە ئەم جارە ینی بۆچی بەشداریتان کرد لە کۆبنەوەکانی سەرۆکایەتی هەرێم و ئەوشاندەش کرد لە بەغداد بڵین دانوستانی کرد ئەوکاری بەشداریکردنی ئێوە چی بوو هەڵوێستان گۆڕاوە خۆتان کە لەگەڵ پارتی ویچێتی مەسەلەن بەشداری شان بکەن بەیەکەوە بڕۆن بۆ بەغداد نا هیچ گۆڕانکاری لە هەڵوێستی کۆمەڵ نەبووە بەنسبەت یەکەم ئەوەی کە لە بەغدا ئەوەی کە هەیە ئێمە خۆتەزانی هێزە کوردستانیەکان سەرەڕای هەموو جیاوازیەکان زۆرجار لەو مەحەتە هەستیارانە یەک ڕیز بوون و یەک هەڵوێست بوون و کورد بەیەکەوە لە هەموو کابینەیەک لە دوایەکانی حکوومەت چوونەتە مفاوەزات و بەشداری پێکهێنانی حکوومەت کراوە ئەوە جگەلەوەی تەمەن لێرە ئێمە چۆنەڵێن قەیرانی بێمتمانەی لە نێوان جەماوەر و حکوومەت و حکومڕانەکانی عێراقەیە وەکو چۆن لێرە لە بینی حکومڕانەکان و جەماوەری کوردستان قەیرانی بێمتمانەی هەیە بە هەمان شەوش
قەیرە مەسەلەی منی متمانە لە بینی ئەو هێزانە نییە لەگەڵ هەردوو هێزەکەی دەستەڵاتدا بە دیاریکراوی کە دوای گفتوگۆکان هەمیشە تەبان ڕەنگە زیاتر قسە لەسەر ئەو مەکاسبە حزبی و پۆستانەوێت کە بەدەستیان نەهێنن و هەمیشە تەبان لە هێزێک یا دوو هێزدا ئەمە کۆکراوەتەوە ئەو گرفتە هەبوو. ئێمە بۆچی بەشداریمان کرد بە دیاریکراوی پرسیارەکەی جەنابەت کا حەکیم ئێمە بەشدار بووین یەکەم لە جارێت بەنسبەت بەشداریمان لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێم چ ئەوەی کە لەسەر ئاستی کەسیەکەم و چ لەسەر ئاستی ئەو کۆبوونەوانی کە تایبەت بە بەغدا کراون ئێمە بەشدار بووین یەک بۆ ئەوەی کە بەڕوونی هەڵوێستی خۆمان بڵین کۆمەڵی ئیسلامی لە هەر کۆبوونەوەی بەشدار بوو بێ بە وازەحی هەڵوێستی خۆی وتووە لەسەر هەموو پرسەکان و ئێمە باوەڕمان بە بینی ئەوە یەکەم هێزانەی لێرە لە هەرێمی کوردستان بە یەکەوان و کارەکەن ئێمە هیچ کاتێک لە هەستیارترین قۆناغەکانیشدا گوتومانە ئێمە دیدار و کۆبوونەوە گفتوگۆمان ڕەت نەکردوێت و ئیلا لە هەلومەرجێکدانەوێ مەسەلەی یاسایی بوون و ناشەرعیبوونی دامەزراوەکان لە ئارادا بوو بێ و کاتی و دامەزراوانە شەرعێتی قانونی و یاساییان نەما بێ باش ئەو کاتەکانی کە ئێمە بەشدار بووین و باسیمان کردو کە ئێمە لەگەڵ گفتوگۆین لەگەڵەوەین بە حتا ئەو کێشانش کە هەند لە ڕێی گفتوگۆ و دیدارەوە چارەسەر بکرێت وەکو استراتیژێک وەکو مەبدەیەک ئێمە بەشدارە بین و قسەی خۆمانەکەی هەڵوێستەکانی خۆمان دەڵین. باسیشمان لەوە کردووە کە ئێمە هیچ کۆبوونەوەی بۆیە بەشدار نابین کە هەڵوێستمان وەکو هەڵوێستی ئەوە یان با بڵین هەڵوێستی خۆمان بە وازەحی نەڵین حتا بۆ بەغداش ئێمە گەر جیاوازیەکمان لەگەڵ هێز و سیلایەنەکانی کوردیەکانی کە هەبوو بێ لەوێش یعنی ئێمە ئەو نوێنەری خۆمان کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بووە بە ڕێز مامۆستا سەلیم شوشکەیی وتومانە تۆ بە وازەحی و ئەویش هەروای کردو بە وازەحی قسەی خۆی تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی لە گفتوگۆکاندا بڵێ کۆمەڵ هەمیشە بەڕاشکاوی و بە باشە بەس بەشدارێکی لە پێناوی چییە لە پێناوی ئەوە مەسەلەن ئەم جارە پۆستێکی دەستکەوێ بۆ منە لە حکوومەتی عێراقی یاخود لە پێناو مافی خەڵک چ لەو کۆبوونەوانەی کە کراوە لە هەرێم چ لە بەغداش بڵین داکوکیتان لە چی کردەوە لای ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئامانج ئەوەیە کە مەسلەی بەشداری کورد لە بەغدا یەکەم ینی وەکو گوتمان جگەلەوەی مافێکە و هۆکارێکیشە بۆ بەدەستێنانی مافە دەستوری و نەتەوەیی و ئیستحقاقە مادیەکانی هەرێمی کوردستانیش و ئەو مافە دەستوریانی کە هەرێمی کوردستان هەیەی کۆمەڵی ئیسلامی بەشدارەوە لەگەڵ ئەوەیە کە هەموو ئەو مافە دەستوریانی کە هەرێمی کوردستان هەیەی دەستەبەر ببن و مافی خەڵکی کوردستان لە موچە و لە ئیستحقاقی جوتیاران و لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا گرفتیانە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی موچە و لەو گرفتانەی کە مافێکی ئاسایی خەڵکی هەرێمی کوردستانە لە بەغدا ئەوە دەستەبەر بکرێتەوە بگەڕێتەوە حتا ئێمە نوێنەرەکانیشمان لە بەغدا لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەردەوامی کاریان لەسەر ئەو دۆسیانە کردو کاریان لەسەر ئەوە کردو کە ئیستحقاقی خەڵکی کوردستان بەدی بێ و ئەو لە هەر دیدار و کۆبوونەوە و گفتوگۆیەک بووبن ئەوە بووبن ئێمە هەموو کەناڵەکان لە بەردەماندا کراون هەمیشە هێزێک نین کە دەرگا لە بەردەمی خۆمان داخین کەناڵەکان لە بەردەمان کراون و ئەوەندەش باوەڕمان بە خۆمان هەیە کە لەگەڵ هەر لە هەر کۆبوونەوەیەک لە هەر دیداری لە هەر گفتوگۆی لەگەڵ هەر وەفدێک بین بە هەڵوێستی کۆمەڵەوە هەبین بە تێڕوانینی کۆمەڵەوە هەبین بەو مەبادی و بۆچوونانەوە بین کە بۆچوونی کۆمەڵی ئیسلامی بۆ بەدیهێنانی خواستی خەڵک و جەماوەری کوردستان و لەسەر ئەو بنەمانە ئێمە بەشدار بووین و لەسەر ئەو بنەمانە هەین و لەسەر ئەو بنەمانەش هەنگاوەنین حەقیقەت مەسەلەی بەدەستهێنانی ئەوەی کە بڕگەی دووەمی پرسیارێکی جەنابەت بووکا حەکیم مەسەلەی نە ئێمە بە وازەحی وتومانە نە ئێمە خۆمان نەبوو هێزە سیاسیەکانی کەسی بەڕەوا نازانین کە با بڵێن شەڕەکە لە پێناوی کەس و لە پێناوی پۆستی کەسێک بێ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان کەفاعاتی زۆری هەیە خەڵکی زۆر خاوەن بەتوانە هەیە خەڵکێکەیە کە هەم ئەکادیمی هەم خاوەن خیبرەیەکی زۆر لە هەموو بوارەکانی کارکردندا خەڵکێک کە ساڵانێکی زۆرە تەمەنی خۆی لە ناوەندە ئەکادیمی و پیشەیی و زانستیەکاندا خرج کردو ئەتوانن کە نوێنەرایەتێکی زۆر باشی کورد بکەن لەو حکوومەتەوە و خەڵکی کورد و هەرێمی کوردستان وها بڵین خاوەن تواناکانی هەرێمی کوردستان هیچ کەمتر نین لە پێکهاتەکانی تری عێراق نایەمە باوەڕمان وایە کۆمەڵی ئیسلامی ئەکرێ هێز و لایەنە سیاسیەکان هەمویان کۆدەنگ بن کە کۆمەڵی خەڵکی ئەکادیمی خاوەن توانە تەمسیلی کورد بکەن بەڵام کێ
ئەم مافەی هەیە خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان و نوێنەرانی کورد لە بەغدا کە خەڵکی کوردستان بتوانێت پێداون ئەوانن ئەتوانن ئەو خەڵکانە دەستنیشانکەن کە تەمسیلی کورد بکەن لە حکوومەتەکەی عەلاویدا و لەو حکوومەتە کار بکەن. ئەمما ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە پێناوی حیزبێک لە پێناوی کەسێک لە پێناوی شخصێک نەک بۆ خۆی نایکا بۆ هیچ هێزێکی کەش بەڕەوای نازانێت ئەمە بکات. باشە بەس وەکو ئەوەی کە ئێوەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر بۆ نمونە و مافە بدرێت بە هەرێمی کوردستان بڵێن بەس خەڵکی سەربەخۆ بپاڵێ ئێوە دژی ئەوە مەسەلەن لە کابینی تازەی حکوومەتی عێراقی بۆ نمونە خەڵکی سەربەخۆ پاک و نەزیح بکرێت یاخود بڵین بێلایەن بکرێت بە وەزیر؟ ئەمن باسم کرد باسی ئەوم کرد بە تەفسیل ئێستا تەبەن وەڵامی ئەوم دایەوە کە ئێمە پێمان وایە خەڵکی خاوەن توانە ئەکادیمی لەوە خەڵکێک کە سەرکەوتوو لە باشە بەزەمەوە پێچوانی بۆ چوونی دوهێزە دەسەڵاتدارەکانی کەیەوە لەگەڵیان ڕۆشن بۆ بەغداد بۆ نمونە؟ نا پێچوانە نییە بۆ پێچوانێ خۆ ئێمە هێزێکین لەو هێزانەوە بۆ چوونمان وایە بۆ چوونەوان لە کۆبوونەوەکانیش وتووە لە کۆبوونەوەکانیش ئەومان وتووە بەڵام ئەوە کورد دەمافی خۆیەتی کە نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێ کە لە کابینەکەی عەلاوی تەمسیلی بکەن. بەس بۆچی ینی ئاسایی نێگەر ئەو خۆی بێگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان ئەو وەزیرانە دیاری بکات؟ وەزیرە کوردەکان کۆمەڵی نوێنەری هەیە خەڵکی هەرێمی کوردستان کۆمەڵی نوێنەری هەیە نوێنەرەکانی لە فراکسیۆنەکانن لە بەغدا ئەو نوێنەرانن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنجیان پێداون و ئەو نوێنەرانە مافی ئەویان هەیە کە تەمسیلی خەڵکی کوردستانەکەن لە بەغدا حتا ئێمە لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێمیش و کۆمەڵی ئیسلامی وتومانە ئەبێ فراکسیۆنە کوردستانیەکان و خۆشمان و کۆمەڵی ئیسلامی مەسەرۆکی فراکسیۆنەکەمان ڕاستپارت بۆی ئەو گفتوگۆی بکە ئەوانە نوێنەری هەڵبژێردراوی خەڵکن و فراکسیۆنەکانە توانن لەو ڕۆوە و پێمان وایە هەم حەقی خۆیانە هەم نوێنەری خەڵکن هەم و متمانە پێکراوی هێزە سیاسیەکانن ئەوانە نەتوانن لەو ڕۆ هەنگاوی جدی بنێن. باشە بە زۆکو دیدگای سیاسی ڕەنگی خەڵکی ئێستا ڕخنە لەوە بگرێت کە ئەو ێزانە کە ئێستا ڕۆشن بێکەوە بۆ بەغداد یعنی یەک دیدگای سیاسیان هەیە یاخود بازەوەکی کە مەسەلەن ئێستا جیاوازێک نابێنرێ مەسەلەن لە هەموو هێزەکان بەدەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆن و بۆ ماوەڵەکردن لەگەڵ بەغداد دیدگای سیاسی ئێوە جیاواز نییە لە ماوەڵەکردن لەگەڵ کێشەکان لەگەڵ بەغداد بۆ مافە دەستووریەکانی خەڵک لە بەغداد؟ یەکەم ئاساییە کە هەموو هێزە کوردستانیەکان بۆ کۆمەڵی مافی دەستوری و کۆمەڵی مافی بنەڕەتی خەڵکی کوردستان ئەستیحقاقاتی مادی خەڵکی کوردستان و خواستنەتەوەیەکانی هەرێمی کوردستان یەک هەڵوێست بن و ئەسڵ وایە یەک هەڵوێست بن و یەک دیدگایان هەبێ وەکو خۆتەڵی یەک تێڕوانینیان هەبێ بۆ ئەوە و ئاساییشە لە ناو تەفاسیلی ئەو گفتوگویانە کۆمەڵی هێز بێکەوە هەنگاو بنن بۆ گفتوگۆ بەڵام بۆ چوونی سیاسیان جیاواز بێ و تەسەوراتیان جیاواز بێ و لێکدانەوەیان جیاواز بێت ئەو شکارێکی تەبیعیە کە ئێمە کۆمەڵی ئیسلامی ئەو جیاوازی خۆمانمان نەشاردووەوە ئەمە یەک دوو و وەکو چۆنیش لەو ڕۆژەوە ئاساییە کە ئێمە جیاواز بین و ڕخنەی خۆمان بگرین کە ئێمە پێمان وایە ئەم تەمسیلەی لە ڕابردوودا بۆ هەرێمی کوردستان لە بەغدا کراوە کە زۆر جار ئەو وەزیرانەی نێردراون سەرکەوتوو نەبوون و زۆر جار جیاواز نەبوونە لەو وەزیرانەی پێکاتەکانی تری عێراق کە ئەگەر بە گەندەڵی تێوەگلا بن ئەگەر بە کۆمەڵیشت تۆمەتبار کرابن ئەوانەی هەرێمی کوردستانی زۆر جار کەوتونە و قاڵبە بەداخەوە کە تەمسیلی هێزێکی سیاسیان کردووە و زۆر جار ئەوانەی کە نێردراون هەمیشە ئەوەندەی لە بیریان بووە کە ئەو هێزە سیاسی کە ناردوونی بە تایبەت هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان لە بیریان چووکەوان تەمسیلێکی ترەکەن کە تەمسیلی خەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نا ئێمە لەو ڕۆ جیاوازین و بۆ چوونی جیاوازمان هەیە وەقسەی خۆشمان لەو ڕۆ بەڕوونی کردووە ئەوە جگەلەوەی کورد و لەسەر کێشەکە لە تێڕوانی لەگەڵ کێشەکانی بەغداش بۆ نمونە بۆ مەسەلەی مەسەلەن نەوتە مادەی 140 لە پێشمەرگێ تێڕوانیتان جیاوازە لاوان بڵێن ئەی بۆ جیاواز نەبین یعنی ئێمە زۆر جار تەبەن ئەڵێین باشە ئێمە ئێستا و هێزە سیاسیانەی کە هەن تا ئێستاش مەلەفی نەوت بۆ ئێمەش شەفاف نییە و ناشزانین تا ئێستاش نازانین شێوازی ئەو گفتوگویانەی لە بینی بەغدا و هەرێمی کوردستان لەو ڕۆوە چی و ئێمە بەم جیاوازیانە شەو لەنی بەو جیاوازیانی خۆشمانەوە لە وەفد و تیمانە بین کەس نەگفتوگۆکانەوە زۆر ئاساییە ینی و بەو جیاوازیان خۆمان شو بەشدارە بین لە کۆبوونەوەکانی سەرۆکایەتی هەرێمە حتا ئەومان نەشاردوێت و هەمیشە چ لەسەر ئاستی کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی بەڕێزما و ساعلی باپیر چ لەسەر ئاستی وەفدەکانی تری کۆمەڵ کە بەشدار بووین ئێمە زۆر کات دوای کۆبوونەوەکان دید و تێڕوانین و پەیامەکانی خۆمانمان لە کۆبوونەوەکان
بەڕای گشتی و لە ڕێی میدیاکانەوە بەڕای گشتی گەیاندوە بۆی بزانن خەڵک ئێمە لەو کۆبنەوانە چێڵین و چۆنەڵین حتا ئێمە زۆر جار ئەممان لە جگە لە میدیاکان بۆ کاوادر و ئەندام و دۆستانی کۆمەڵی ئیسلامیشەوە بۆی بزانن ئێمە کۆمەڵ چگەلەوەی کە بەم جیاوازیانەوە بە هەڵوێست و مەبادی خۆمانەوە بەشدارین بەڵام بەشدارین بۆ چوونەکانی خۆمانە گەێنی و باوەڕیشمان وایە ئەوە ڕێگایەکی تەندروستە بۆ ئەوی کە هەموو هێزێک بتوانێت و ئەم دامەزراوانی لە هەرێمی کوردستان هەند دامەزراوەی شەرعین و ئەم دامەزراوانە تۆ بەشدارەوی بۆ چوونی خۆتە گەێنی و جیاوازیشت لەگەڵ لایەنەکانی سیاسی بەوازحی دەرەکەوێت. باشە بەس پێشتر ئێوە باستانەوە دەکرد بۆ یەک ریزی بۆ نمونە دەبێت لە کوردستانەوە دەست پێ بکرێت چاکسازی بکرێت کە ڕنگدانەوەشی لەسەر بەغداد هەبێ ینی لە هیچ کۆبنەوە کە خۆتان لەو کۆبنەوەی سەرۆکات هێرێمەوانە کرا و جەختان لەوە کردوتەوە لە ناوخۆی چاوەکە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان بێ زیاتر بە قەدەرەوەی کە ڕنگدانەوەی لەسەر بەغدادی شەوێتەوە بە دڵنیاییەوە ئێمە لە کۆبنەوە سپیدایەکانی سەرۆکایەتی هەرێمە و کۆبوونەوەی تێندا بێت حتا ئەو کاتێک کە خۆ پیشاندانەکان لە بەغداد چڕ و پڕ بوون وتومانە ئەمەی لە بەغدا ئەگوزەرێ بەرەنجامی ناعەدالەتی بێدادیە لێرەش بێ ناعەدالەتی ئەو بێدادی کە لە هەرێمی کوردستانە هیچی کەمتر نیە لەوەی لە بەغدا هەیە وتومانە ئەگەر ئێمە بمانەوێ نیگەرانی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەهێڵین و ئەوەی لە بەغدا هەیە لێرە ڕوونەدا ئەبێ لێرە چاکسازی ڕیشەیی و فعلی دەست پێ بکرێ و لێرەوە هەنگاوی جدی بنین وتومانە ئەگەر ئێمە بمانەوەیە کریز بین دادگەر بین و بتوانین هەمومان ڕوبەڕووی ئەو شاڵاوە ببینەوە کە ڕوبەڕوومانە بێت لە ناوخۆی هەرێمی کوردستان نەک بۆ ئێمە و کێزە سیاسیەکان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتی سنتەر بێ عەدالەت هەبێ دادپەروەری هەبێ خەڵک بزانێت داهاتی چەندە بزانێت سەرچاوەکانی داهات کامەیە بزانێت چۆن خەرجەکرێت بۆی کە هاوڵاتی قووەتی هەبێ کە لەگەڵ دیفاع لەم کیانەی خۆی بکەوە دیفاع لەم قەوارە دەستوریە بکە کە لە هەرێمی کوردستان هەیە بەوازحی ئێمە وتومانە حتا لەسەر یاسای چاکسازی کە لە هەرێمی کوردستان تەصدیق کراوە پەرلەمان لە پەرلەمانەوە تێپەڕگوتمانە کە ئەو یاسایە جگەلەوەی یاسایەکی ینی یاسای چاکسازی کە ئەو ناوەی کە هەڵی گرتووە لە بوارێکی کەم لە بوارێکی زۆر کەم دەستی بۆ چاکسازی بردووە کە بواری موچەی خانە نشینی و فەرمانبەرانە بەڵام معلومیش نییە ئەو زیادەی کە جێڕاوێتیەوە چەندە واچێتە کوێوە لە چی سەرفەکرێت ینی لەوانە ئێمە بەوازحی و تومانەوە لە هەرێمی کوردستان نەمان شاردۆتەوە تا ئێستا باوەڕی ئێمەوە کۆمەڵی ئیسلامی وایە کە هیچ هەنگاوێکی جددی دڵخۆشکەر بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان دەستی پێ نەکردووە و تا ئێستا ئەوەی وتراوە تەنها ینی جگە لە بانگەشەیەکی ئیعلامی و هەندێک هەوڵی سەرەتایی هیچ نین بۆ حەدەی کە بە ئەندازی ئەو گەندەڵی قوڵەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەنگاودرا بێستا ئەم کابینەیە بەشێکی باشی تەمەنی تێپەڕاندووە بەڵام کۆ هەنگاوە جددیەکانی بۆ دەستپێکردنی چاکسازی ئەم حکوومەتە و ئەمەمان وتووە کە تا ئێستام نەیتوانیوە کە ینی وەکو بەڕوونی تەمان هەتا لە هەرێمی کوردستان فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و تومانە نەیانتوانی دەستەبەری جێڕانەوەی پاشەکەوتی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن ئەمانە هیچ جیاوازنین و ئەم بۆ چوونانەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە شوێنی خۆیەتی لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکان وەکو چۆن لە میدیا ئەیڵین لە کۆڕ و کۆبوونەوەکانش ئەیڵین باشە بەس ئەوەی کە پێشتر بێمتمانەیە کە بوو لە ماوەڵەکردن لەگەڵ بەغداد ئەم جارش ینی ڕەنگە خەڵک بڵێن چی ڕووی داوە کە لەگەڵ پارتیوەکێتی بێ کۆبڕۆن بۆ بەغدانی هەمان کارەکان ینی پێشتر دووبارە ناکەنەوە کە مەسەلا ئەم پۆستەکان بۆ خۆیان قۆڕ بکەن دوایی لە کارکردن لە بەغداد مەسەلا لە پێناو بەژەوەندی حیزبی نەگەڕێنەوە بۆ لایەنەکانی شەراکەتێکی ڕاستەقینی لایەنەکانی کورد لە بەغداد نەبێت هەم بۆ ماوەڵەکردن لەگەڵ پۆستەکان لەگەڵ مەسەلا کێشەکانی کوردیش ئەگەر ئێمە وازەح و ڕاشکاو بین لە ڕابردوودا چۆک و هێزی سیاسی ئەمەیان کردووە کە جەنابەت باسیەکە چ فراکسیۆنەکانیش لە بەغداوە مامەڵەیان کردووە ئەوە وازەحە و ئێمە ئەمەشمان گەیاندووە وەکو کۆمەڵی ئیسلامیش لانی کەم نەمان شاردۆتەوە کە ئێمە حەقی خۆمانە مافی خۆمانە واجبیشمانە بەرامبەر دەنگدەران و هێزە سیاسیەکەش وەکو کۆمەڵی ئیسلامی واجبمانە ئێمە ئەو ئیستحقاقانەی کە هەمانە ئیستحقاقاتی خۆمانمان هەبێ لە بەغدا و ئێمەش مافی خۆمانە بەو ئیستحقاقانە خزمەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین چەند ئەمانەتوانن ئەو بێمتمانەیە تێپەڕێن ئەو پرسیارە بێلەوان بکرێ ئەو پرسیارە ئەوە بێلەوان بکرێ چەند ئێمە گەشببینین بەوەی کە ئەتوانن ئەو بێمتمانەیە تێپەڕێنن ڕابردوو پێمانەڵێ یعنی کابینێک لە دوای یەکەکانی حکوومەتی بەغدا و گفتوگۆکان پێمانەڵێن کە گەشببین نەبین و پێمانەڵێن کە متمانەتان چۆن بەشداریتان کردووە گەر گەشببین نەبن با من وەڵامت دەمەوە بۆچی هەین من پرسیاری ئەوە وەڵام دایتەوە بۆچی ئێمە هەین ئێمە
لە بەغدام فراکسیۆنانە بەیەکەون لە بەغدام فراکسیۆنانە بەیەکەون ئێمە بە بچوونی خۆمانەوە هەین بە گفتوگوی خۆمانەوە هەین وە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی فراکسیۆنەکەشی وەکو باسم کرد لێرەش لە ئەسەر ئاستی بەشداری ئەو هەنگاوانەی ناوە ئێمە هەمیشە ویستومانە وە کۆمەڵی ئیسلامی فاکتەری یەکریزی بین فاکتەری یەکریزی بین فاکتەری تەبایی بین فاکتەری هۆکاری ئەوە بین کە هێزەکان هەمومان پێکەوە بین مافە دەستوریەکانی گرزیان لە بەرژەوەندی خۆیان بەکارنێناوە بۆ نمونە بۆ بەرژەوەندی حیزبی ئەوانن جارێ گەر وابێ ینی بازارێ من پێش ڕووداوەکان دەکەین من پێم وایە گەر ئەوە وابێ ئەو ئێمە نین زەرمان کردو ئەوانن کە متمانە ئەدۆڕێنن هەمیشە ئەوانن متمانە نەک بەرامبەر خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەیدۆڕێنن و ئەوانن ئەو سیقەیە لە دەستدن کە ئەوانەی کە سیقەکە ئەدۆڕێنن دروست بڵین ئەوانەی کە سیقەکە ئەدۆڕێنن نا ئێستا وەکو باسم کرد ئێستا قۆناغێکی کە بۆ گفتوگۆکان و من شتێک حەزەکەم بڵێم بەڕوونی و بەوازەحی ئێمە ئەوەندەی کە قۆناغ بە قۆناغ من دەتوانم ئاماژە بکەم ئێستا لە هەموو قۆناغەکاندا ئێمە جیاوازیمان کردووە لە مەسەلەی مامەڵە لەگەڵ بەغدا لەگەڵ ناوخۆ ئێمە هەڵوێستمان لە ناوخۆ بێنی پێمان وایە ئەوەی کە هەیە لێرە جیاوازە لەوەی کە مامەڵی پێ لەگەڵ بەغدا ئەکەین و باوەڕمان وایە تا بکرێ هێز و لایەنە سیاسیەکان تەباو یەکریز بن لەگەڵ بەغدا و پێکەوە مامەڵە بکەین بەس وەکو باسم کرد بە هەڵوێستی خۆمانەوە بە تێگەیشتنی سیاسی خۆمانەوە بە جیاوازیەکانی خۆمانەوە بەوەی کە ئێمە ینی ئەگەر هێزێکە بێ ئێستا مەسەرەن پێی وابێ بێ وەزیرەکان وەکو لە پرسی وەزیرەکان باسم کرد نا ئێمە باوەڕمان وایە ئەو وەزیرانەی کە تەمسیل و نوێنەرایەتی کوورد دەکەن ئەکرێت لەو کەفاءەت و توانا گەورانەی کە لە ئێمە هەمانن لە هەرێمی کوردستان خەڵکی خاوەن پسپۆر و خاوەن مەسەلەن ئەکادیمی بەتوانە و خەڵکێک کە لەو بوارەی کاریان تێدا کرد و لە ڕووی پیشەیەوە سەرکەوتوو بوون و خاوەنی خبرە و ئەزمونێکی زۆرن لەناو ئەو ناوەندە پیشەی و زانستیانی کاری تێدا دەکەن ئەوانە کورد خۆی ئەوانە و هێزە سیاسیەکان نوێنەرانی کورد ئەوانە بکەنە نوێنەری خۆیان و تەمسیلی کورد بکەن لەو حکوومەتە وێن باوەڕمان بەوە نییە کە شەڕ بکەین لە پێناوی ئەوەی کە تەنها ینی با بڵێن تەمسیلێکی حزبی لە بەغدا تەمسیل نوێنەرایەتی کوردکانە لەو ڕۆ ئێمە جیاوازی و جیاوازشمان پاس دەکەم ناوبڕێکمانە دوێ ناوبڕەکە دەگەرم وڵای بەڕست بەڵام بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەکەنەوە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکی تر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕست مامۆستا پێش ناوبڕێکی کەمێک باسی بەشداریەوەمان کرد بۆچی و بەشدان لە وەفدانە بەس بە دیاریکراوی ئەگەر ئێوە بەشدارن یاخود لە وەفدان شەڕی ئێوە لەسەر چییە لەسەر مەسەلەی
چ شتێک شەڕ دەکەن ئێوە لە بەغداد کە بەشدارن لە وەفدانە لە کۆی ینی قۆناغەیەک لە دوای یەکەکان کۆی فراکسیۆنەکانی ئێمە تا ئەمەی ئێستاش و هەموو ئەو وەفدانەشی کە بە مفردی و بە جەماعی ینی چ لەسەر ئاستی کۆمەڵ خۆی و لەسەر ئاستی کاری هاوبەش و پێکەوەیش لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان چ ئەوەی کە فراکسیۆن خۆی کردوێتی چ ئەوەی وەکو تیم لەگەڵ فراکسیۆنەکانی کە کردوێتی من پێم وایە ینی کۆمەڵ بە کۆی وەکو باسم کرد چ لەسەر ئاستە سیاسیەکەی و فراکسیۆنەکانیشی هەمیشە داکۆکی کاری ماف و خواستی خەڵکی هەرێمی کوردستان بووە لە موچە ئەستحقاقاتی دارایی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە شایستەی پێشمەرگە لە مەسلەی مافی هاوڵاتیانی هەرێمی خەڵکی کوردستان لە ناوچە جێناکۆکەکان یا لە سنووری مادەی ١40 لە گێڕانەوەی ماف بۆ خاوەن مافەکان و لە بەدەستێنانی مافە دەستوری و یاساییەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا لەوەی کە ئەم مافانە هی خەڵکی کوردستانن هیچ حزبێکی سیاسی بەمنەت بە خەڵکی کوردستانی نەفرۆشێتەوە مافی خەڵکە حەقی خەڵکە خواست ینی واجبی هێزەکانە واجبی نوێنەرانی کووردە لە بەغدا کە ئەوە بکەن و هیچ هێزێک نییە مافی ئەوەی هەیە و هیچ کەسێک ئەم ئێمە زۆر جار تەمەن بەشێک بووین لەوەی باوەڕمان وا بووە مەسلەی موچە مەسلەی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان نەکرێوە بەشێک لە بەلبەلانە سیاسیەکانی نێوان بەغدا و هەرێم بۆ ئەوەی کە چونکە ئەوەی کە قوربانیەدا ئەوەی کە ئەبێتە ینی قوربانی لەو نێوەندەدا خەڵکی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە پوختەی تێڕوانینی کۆمەڵە لە هەرچی وەفدێک بوو بێ لە هەرچی شوێنێک بەشداری کردبێ لە هەر قۆناغێک لە قۆناغەکاندا بوو بێ لە بەغدا باشە بە سپارت بە کابینەی ئێستا بڵین کە تاکو ئێستا لایەنە کوردەکان لەسەر شێوە دەستنیشانکردنی وەزیرەکانیش نەگەیشتون بەڕێکەوتن یعنی کارنامەکەشی بڵاو کراوەتەوە بڵین بەس باسی نەوتی تێدا ینی تا چەندە گرینگە مەسەلەن ئەم قۆناغنووی کاتوتە پێش لە دوای ریفراندۆم و حکوومەتێکی لە عێراقی دروست بووە قۆناغێکی تازەوی بۆ چارەسەرکردنی و کێشانێکی ئێمە هەمانە لەگەڵ بەغداد بە دڵنیاییەوە تەبان هەرێمی کوردستان بەرژەوەندیەتی کە کێشاڵواسراوەکانی خۆی لەگەڵ حکوومەتی ناوەند چارەسەرکە ینی ببێ هیچ دوو دڵی گومانێک و ئەم بەرژەوەندیە پێش بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە بەرژەوەندی هەرێمی کوردستانی شەوک و قەواری سیاسی و دەستوریەکەی ینی بەرژەوەندی هەرێمی شەکام کێشانە چارەسەرکە و بە دیاریکراوی کێشەی نەوت و ئەو کێشانەی کە پەیوەستن بە داهاتی هەرێمی کوردستان و تەسلیمکردنەوەی بە ناوەند و شێوازی خەرجی و چارەسەرکردنی هەموو ئەو گرفتانەی کە هەیە و ئەمەش تەمە دەرەچەیەک تەنها دەرچەیەکە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە قەیرانە داراییەکان ڕزگاری بێەوە ڕوبەڕووی گرفتی موچە و ئەوانە نەبێتەوە جارێکیکە و ئێمە ئێستا ئەوەی کە هەمومان ئەزانین ئێمە ئێستا بەشێکین لە عێراق و زۆر ڕێگا تاقی کرایەوە و ناچینەوە سەری و هەڵوێستی ئێمە لەو قۆناغانەش ڕوونە کە تۆ باست کرد لە مەسەلەی ریفراندۆم و ئەوانەش هەڵوێستی ئێمە ئەو کات لەگەڵ ئێستا زۆر جیاوازی نییە چونکە بەرچاوڕوون بووین و وازح بووین کە ئەمانزانی کە بارودۆخەکە چیە و بەرەو کوێ ئێستا تەبان ئەوە ینی بەرژەوەندی هەرێمی کوردستانە کە لەگەڵ ئەم حکوومەتش پەیوەندیەکی تەندروستی هەبێ کێشەکانی چارەسەرکە و گفتوگۆکان درێژکراوەی هەمان گفتوگۆکانی کابینەی پێشوو بن و جارێککە و دۆخە قەیراناوی لە قۆناغەکانی ڕابردوو داواتە پێش کابینەکەی عادل عەبدولمەهدی لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو ئەو گرژانی کە دروست بوو جارێککە دروست نەبێتەوە کە هاوڵاتی باجیەدا بەسمەوە سەر چەندە بڵین دەسەڵات لە بەغداد لای پارتیۆکێتی بووە بەس واز ناکەن کەم تەرخەمێکی زۆریان هەبوو بەرامبەر کێشاڵ پەسێداوەکان بە تایبەتیەوەی کە ئێستا لە ناوچە جێناکۆکان دەگوزەرێ مەسەرەن لە مەسەلەی تعریب و لە مەسەلەی چۆڵکردنی گوندەکانی کورد و یعنی ئەو بارودۆخی کە کورد لەوانەوەی ڕێژەی کورد و ئەوان نەکەم تەرخەم بوون لە کەم تەرخەمی دەرچووە ینی ئەوان ئەوەندەی کە شەڕی بەرژەوەندیەکانی حزب و کەسەکانیان کردووە لە بەغدا لە قۆناغەکانی ڕابردوودا شەڕی ئەم خواستە نەتەوەیانیان نەکردووە خۆ ئەمە لە هەموو قۆناغەکاندا ئێمە وتومانەوە کۆمەڵی ئیسلامی و ئەگەر ئەم تەمسیلێت ئەم نوێنەرایەتیەکی نەتەوەی نیشتیمانی بووایە ئەم گرفتانە زۆری نابوون و من باسم کرد لە بەشێکی بەرنامەکە کاتێک کە حکوومەتەکانی شیع بۆ وەزیرەکانی پێکاتەکانی تری عێراق گەندەڵن مەسەلەن و ئەخرێنن دەیان دۆسی گەندەڵیەوە خۆ ئەکرا وەزیرە کوردەکان لەو دۆسیانە نەبن ئەی بۆچی وەزیرە کوردەکانی زۆر جار تێوەگلاون لە هەمان ئەو دۆسیانە
ینی بەداخەوە تەمەن بۆچی چونکە ئەوانیش هەر بەشێک بوونە لەو شەڕی بەرژەوەندی و شەڕی خواستی کەسی و حزبی خۆیان لە بەغدا و ئەوە زەرری گەورەی بە هەرێمی کوردستان گەیاندووە و خۆگەروانە بواتەمەن حتا لە دۆسیەکانی نەوت و ئەو دۆسیانەی کەش ئەگەر بەرژەوەندی کەسی و حزبی نەبێ بۆچی شەفافیت نییە بۆچی ئەو دۆسیانە بە واضحی بە خەڵکی بۆچی ناگوتر مەسەلەن حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنامەکان لە یعنی لە طرفی هەرێمی کوردستان وەلانی کەم شەفاف ناکرێت ینی ئەوە هیچ گومانی تێدانی کە لە ڕابردووا بووە بەڵێ سەبات بەناوچە جێناکوکانیش پێویستە لەم کابینێت چارەسەرێکی بدۆزرێتەوە بە تایبەت ئەو باردۆخی خراپەی کە خەڵک تێدا خەڵکی کورد لەو ناوچانە تەقسیری گەورە هەیە تەقسیری گەورە هەیە و تەمانەوە یەکێ لە بەرەنجامەکانی ئەو واقعەیە کە لە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان دروست بوو و لەو قۆناغە ڕەنگە ئێستا کاتی نەبێ بچینەوە سەری ینی ئەو لەو قۆناغی ئەمە قسەی خۆمانمان لەسەری کردو ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان ینی قەرزاری خەڵکی ئەو ناوچانەیە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەجددی تەطبیعی ئەو ناوچانە بەشێکی گرنگی گفتوگۆکانی و چارەسەری کێشەکانی بێ لەگەڵ بەغدا و بزانێکەیەکێ لە کێشەکانی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ کێشەکانی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان یا بە پێچەوانەوە هەرێم لەگەڵ بەغدا مەسەلەی خاکە مەسەلەی ئەو ناوچانەیە مەسەلەی ئیدارەدانی هاوبەشە لانی کەم ئیدارەیەکی هاوبەشی مشترک بێت لەو ناوچانە کە هەموو ئەو واقعە تاڵێکی ئێستا خەڵکی ئەو ناوچانە تێدا دەژین کۆتایی پێبێت باشە بە سوارت بە کابینەکە علاوی ئەگەر لایەنە کوردیەکان ینی دەنگی پێنەدەن کاریگەری خراپی نابێت لەسەر مامەڵەکردن لەگەڵ هەرێم یاخود تەمان شتی کابینەکەی عبادی دووبارە نابێتەوە لە 2004 کە لایەنە کوردیەکان ینی پۆستەکانیان بە بەتاڵی جێ هەڵدران بڵین دوای پۆستەکانیان پڕکرانەوە جارەوەی تا ئێستا ڕوونە تەبان معلوم نییە بەیانی هەر دەنگ ئەدرێیان نادرێ لاگەری دەنگدانیشدا ئەگەرش بەهێز بێت کە دەنگ بدرێت ئەو سامێنێت وایە لایەنە کوردیەکانیش چیەکەن و چۆنەکەن لا من باوەڕم وانە تەمان وە ئەویش ئەزانێت کە بێ لەگەڵ پێکهاتەی کورد وەکوونەتەوەی دووەمە لەگەڵ فراکسیۆنەکانی و مەسلەی و تا ئێستا هیچ حکوومەتێکی عێراقی نەبووە خۆتە زانی سەرەڕای جیاوازیەکان سەرەڕای ئەو هەموو کێبەرچێ و ململانیانی کە لە نێوان هەرێم و ناوەندا هەبوو هیچ حکوومەتێ نەبووە توانی بێتی یاویست بێتی کورد بەشداری پێنەکەوە کورد بخاتە دەرەوەی بازنەکۆ من پێم وایە ئەم کابینێش بە تایبەت لەم دۆخە هەستیاری ئێستا نەئەوێ ئەوە بکانە ئەشتوانەی بیکات و من واش نازانم بگاتە ئەو حەدەی کە ینی ئەو لەو ڕۆ ئەو گرفت مەسەلەی دەنگدان و دەنگ لەدان و ئەمانە ئەمێنێتەوە بۆ ئەو گفتوگۆی کە بەیانی لەگەڵ فراکسیۆنە کوردستانیەکانە ئێمە خۆمان و کۆمەڵی ئیسلامی جارە هیچ بڕیارێکی پێشوەختمان نییە و بە پێی ئەو هەلو مەرجەی کە دێتە پێشەوە لەگەڵ فراکسیۆنی خۆمان ڕاوێژەکەین و بڕیاری خۆمان باشە بەزەگەر پۆستەکانی کورد بۆن بە بەتاڵی بەجێ بهێڵدرێن و هەر کوردی ژۆک و گریمانەی دایبێن دەنگ بە کابینەکەی نەدا خراپ نییە بۆ داهاتوو بۆ مامەڵەکردنی و سەرۆک وەزیرانە و باش نییە کە کورد ماوەڵێکی باش لەگەڵ سەرۆک وەزیران باشتر وایە کە وەکو باسماکەم کابینەیە هەر سێ پێکهاتەکەی تیا بووایە بۆی جۆرە لە ئیجماعیشی لەگەڵ واقعی عێراقی ئێستا ئەخوازێ کە حکوومەتێک لە دایک بێت جۆرە لە ئیجماع و کۆدەنجی لەسەر بێەوە لانی کەم لە ڕووی سیاسی و ڕوبەڕووی کێشە و مەشاکل نەبێتەوە باشە بەس چی وای کردو پێشتر مەسەران دێک حکوومەت بۆ نمونە کابینەی دووەمی مالیکی لە هەولێر بۆ نمونە لە 2010 کورد پێکێنە بەڵام ئێستا کورد مەسەن ڕۆڵەکەی زۆر لاواز بووە ینی بۆ نمونە هەتا ئەو بەرکەوتانەی کە وەکو پۆسیش ینی کە ئەگەر بەباشی بەکاربێنێت لە بەرژەوەندی خەڵکە ئەوی شەرکەمی کردووە بڵین هۆکار زۆرە تەبان کورد ئێستا هەرگیز ئەو پێگەی کە لەو قۆناغانی جەنابەت ئاماژەی پێکەی ئێستا کورد ئەو پێگەی نییە و بدڵنیاییەوە لە قۆناغەکانی ڕابردوو هیچ حکوومەتێک نەیتوانی وەلانی کەم حکوومەتەکەی خۆی ئاعلان کاوە خۆتە زانی ئەگەر ئەم جارە ئەم کابینەیە متمانە وەربگرێ و پۆستەکانی کورد بە بۆشی بهێڵدرێنەوە بۆ دووەم جارە دوایی کابینەکەی عەبادی کە بە بۆشی بهێڵدرێتەوە هۆکارەکەی بە بڕوای من دوو شتە یەکەم لاوازی پێگەی هەرێمی کوردستانە لە دوای هەموو ئەو قەیرانانەی کە لە ڕابردوودا تیپەڕیوە و لاوازی ئەوە جگە لەوەی تەمان بەشێکیشی هۆکاری ئەو لێکترازانەیە کە لە نێو ماڵی کورد لە ڕابردوودا هەبووە و ئێستاوە تا تەمان من و تۆ کە گفتوگۆ شەگەین و ئێمە کە بەشێکیشین و ینی هەمیشە فاکتەری ئەو یەک ریزیە بووین ئەو تا ئێمە وەکو هێزێکی کوردستانی هەمیشە متەڕەدد و دوودڵ و بەگومانین لەو یەک ریزیەوە بەگومانەوە ئەڕوانینە ئەوانە بۆچی چونکە ڕابردوو پێمانەڵێ کە ئەم
نوێنەرایەتی کە باسم کرد ئەم نوێنەرایەتی حیزبی کە کراوە ئەمەی کە تەنها لە حیزبێک دوو حیزب حەسر کراوە کۆ کراوەتەوەەوە بڕیاری هاوبەش نەبوو ئەم یەک ریزیە ینی بە جۆرە هەڵنەقڵاوە کە دادگەری بنەماکەی بێتەمانە هەمووی هۆکاری لاوازی پێگەی کوردن ئەو جگەلەوەی تەمان کە ینی قۆناغی بۆ کورد لە هەرێمی کوردستان و عێراق قۆناغی پێش ڕفراند و قۆناغی دوای ڕفراندوم و قۆناغی لێکجیازم ئەگەر بین سەراستی کوردستان لەسەر ئاستی کوردستان وەکو پێویست وەکو جاران هەڵوێستان هەیە لە بەرامبەر ئەو ناعادالەتی و گەندەڵی کە هەیە یاخود ینی بێدەنگ بوون ئەو تەبەنە بێ خەڵک بڕیاری لەسەر بدا ئێمە من نەتوانم هەموو ئاستەکانیانی دیاری بکەم ئێمە لەسەر ئاستی یەکەم فراکسیۆنی کوردستان یا فراکسیۆنی ئێمە لە پەرلەمانی کوردستان کۆمەڵ ئیسلامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ینی درێژە پێدەری هەمان ئەو سیاسەتە ڕاست و دروستەیە کە کۆمەڵ لە قۆناغەکانی ڕابردوو لە مەسلەی بەرگری لە مافی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەری بووە وەکو فراکسیۆنێکی خاوەن هەڵوێست لە کاردا بێت و ئەندامانی ئەم فراکسیۆنە ڕۆژانە لە کاردان و لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆنتاکتیان هەیە و ینی لەو ڕۆ من پێم وایە فراکسیۆنی کۆمەڵ درێژە پێدەری هەمان ئەو سیاسەتە ڕاستەیە کە کۆمەڵ لە ڕابردوو داهی بووەوە تەقسیر و کەم تەرخەمیەکی نییە لەو پرسانەی کە ینی کۆمەڵی لە ڕابردوو پێجیا کراوەتەوە یەک لە دووە یەک لە مەسلەی یاسای سەرۆکایەتی هەرێم لەوە درێژ بووە هەموارکردنەوەی ئەو یاسایە با بڵین بەگەڕخستنەوەی ئەو یاسای دوای بە تەجمیدکردن و ڕاگررتنی لە مەسلەی متمانەدان بە حکوومەتە لە مەسلەی ڕخنەگرتن لە حکوومەت و لە مەسلەی لە قەزی یاسای خانە نشینی ئەوانە کە باسم کرد معلومە کە فراکسیۆنی کۆمەڵ هەمان ئەو هەڵوێستی ئەم هەڵوێستانی کە فراکسیۆنی کۆمەڵ ینی لە پەرلەمانی کوردستان هەیەی وەکاری لەسەرەکە بەرەنجامی تێڕوانینە سیاسەکەی کۆمەڵە بەرەنجامی تێگەیشتنە سیاسەکەی کۆمەڵی ئیسلامی وەکو حزب کاویش بەرەنجامی ئەو بەرنامە ئینتیخابیە کە پێی چۆتە انتخاباتە و کاری لەسەر کردووە لەبەرەوەنا کۆمەڵ لەو ڕۆوە لەسەر هەمان ئاراستەکەی خۆیەتی میدیای کۆمەڵ ئەوەی میدیای کۆمەڵ وەکو میدیا ئەوەی هەیەی وەکو هەڵوێستی سیاسی حزبەکەی ئەوەی هەیەی وەکو فراکسیۆن کە باسم کرد لەسەر هەموو ئاستەکان کۆمەڵ لەسەر هەڵوێستی خۆی بەردەوامە لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامە وە شتێک نییە کۆمەڵ لەسەری بێدەنگ بوو بێ وە شتێک نەبوو کۆمەڵ پێویست بوو بێ بێتە قسەی لەسەر نەکرد بێ وە مقەسیر بوو بێ بەرامبەری بەڕاستی پێتان وایە ئەرکەکانی خۆتان جێبەجێ کردووە ئۆپۆزیسیۆن بۆ نمونە بەس ینی لە کاتێک ئێستا بڵێن بەگشتی لایەن ئۆپۆزیسیۆنەکان لاواز نین یاخود ینی ئەو دۆخێکی جیاوازە پەیوەندی بە ئێمە نییە پەیوەندی بەوە هەیە کە ینی بێ و پرسیار لەو هێزانە بکرێتەوە کە بەرەی ئۆپۆزیسیۆنیان لاواز کردووە کۆمەڵ لە شوێنی خۆیەتی و ئێمە گەر جاران بە 6 کورسی ئۆپۆزیسیۆن بووبین ئەم جارە بە 7 کورسیەوە هەر لە هەمان بەرەی ئۆپۆزیسیۆنی خۆمانی و ئێمە گەر جاران هەڵوێستەکانمان ینی لەگەڵ کۆمەڵی هێز بێکەوە هاوبەش بوو ئێستا هەڵوێستەکانی جارانمانن سەر بەخۆ بە تەنها خۆمان لەبەرەوە ئەوە بێ پرسیار لەو هێزانە بکرێکە و بەرەیان لاواز کردووە و ئەوانەی کە ینی کۆمەڵێک تەمان بەرەی ئۆپۆزیسیۆن کۆمەڵی هێز بووین پێکەوە لە قۆناغەکانی ڕابردوودا خۆتەزانی ئەمە لایەنێکێتی لایەنی دووەم ئەوە کە ئێمە کەم تەرخەمین ئێمە ئەو کات کەم تەرخەمین گە شتێک توانامان هەوو بێ و نەمان کرد بێ بەڵێنێکماندا بێ و جێبەجێمان نەکرد بێنا ئێمە ئەوە خەڵکە ئەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمەتوانن شایەتی لەسەر بدەن و ئەمەش بەرەنجامی ئەکرێ بەشێکی بڵین بەرەنجامی دەنگی خەڵکە ئەمەی کە ئێستا هەیە لە پەرلەمانی کوردستان بەرەنجامی بەشداری نەکردنی ڕێژێکی زۆری هاوڵاتیانە کە ئێمە کاتی خۆی مەترسی خۆمان لەو ڕۆڕاگەیان خۆتەزانی و بەشێکیشی بەتر بەرەنجامی ئەو دەرەنجامە ساختانەیە کە لە هەڵبژار زۆر لە کوردستان و بەغداش زۆر بە کورتی سەبارەت بۆی کە ئامادەن هەمانگی بکەن لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن و بە چاکسازیش پێدوێت تا ئێستاش کەمێکت باس کرد لە بواری نەوت و بڵین هێزە چەکدانی چاکسازی نەکراوە لەم کابینی بە کورتی ئێمە بەڵێ ئامادەی لەگەڵ هەموو هێزێکی سیاسی لەسەر خاڵە هاوبەشەکان کار بکەین و پێکەوە لە لەو بوارانی کە خاڵی هاوبەشمان هەیە بۆ چاکسازی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ کاری پێکەوەی بۆ هەماهەنگی ئامادەین یەک دوو من زۆر بە ڕاشکاوی لێرە ئەیڵێمەوە تا ئێستا هیچ هەنگاوێکی دڵخۆشکرد نیە لەم حکوومەتە بۆ چاکسازیەکی ڕیشەیی و ئەم حکوومەتە گەر بەم شێوەی ئێستا بڕوە درێژە پێدەری هەمان کابینەکانی پێشووە و ئەو چاکسازیانە نەک چاکسازی ڕیشەیی نەکراوە هەنگاوەکانی چاکسازی ینی ئەوەندەی کە بەڕاستی بەشێکی خەڵەتاندنی ڕایگشتێندا هەنگاوی بنەڕەتی نییە و خەڵکی هەرێمی کوردستانی شەزانن وام هیچ ئیرادەیەکی جدیش ئێمە بۆ چاکسازی نابین وەگەر بەو شێوەیەش هەنگاو بنێم حکوومەتە ڕەنگە ڕوبەڕووی
زۆرێک گرفتی گەورەتر بێتەوە لە حکومت لە کابینەکانی پێشخۆی. زۆر سوپاس بۆ بەڕێز سیماوسارە بۆ ئەحمەد و تەوێژی کۆمەڵی ئیسلامی کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.